هاوڵانی ئەشکەوت کە لە تەمەنی ئێوەدا بوون بەس لە تەمەنی ئێوەدا بوون بەڵام زۆر جیاواز بوون لە ئێوە، زۆر جیاواز بوون لە ئێمە. کەواتە سەیرەکەی تەماشا دەکەی کەسانێک وەک ئێمە بالعکسی ئەوان دەکەین تەماشاک. وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله، دەی مادەم ئەوان هەر بتەپەرستن خوا ناپەرستن غەیری خوا دەپەرستن لێیان دوور ئەکەوینەوە، لەناو ئەوان دەرئەچین. فأووا إلى الكهف، بڕوان بۆ ئەشکەوت. ينشر لكم ربكم من رحمته، دڵنیا بن خوا ڕەحمەتی خۆی دەڕژێنێ بەسەرتانە. ويهيئ لكم من أمركم مرفقا، کام شتەی چاک بێ خوا بۆتان ئاسان دەکات. ڕۆشتن وازیان لە قەومەکەیان هێنا کاتێک کە قەومەکەیان سوودیان تیانەما خێریان تیانەما، کەس بە قسەیانی نەکرد، هەڕەشەی کوشتنیان لێیان کرد. ئەو کاتە ڕۆشتن قەومەکەی خۆیان کە کافر و بێدین بوون گیان هێڵا هاتن بۆ ناو ئەشکەوتێ. بەڵام گەنجی ئێمڕۆ لە شوێنی ئیماندار و موسڵمانان و ئەڕوا بۆ ناو کافرەکان و بۆ ناو گاورەکان، ئەڕوا بۆ ناو بێدینەکان و بۆ ئەوروپا. بالعکسی ئەوان هیجرەت و کۆچیان کرد لە شوێنی کوفر و خراپە بۆ شوێنێ باشتر، بەڵام ئێمە بە پێچەوانەوە واتە ئێمە لە ئەشکەوتەکەەوە دین بۆ ناو کافرەکان. بالعکسی ئەوان لە شارە ڕۆشتن بۆ ئەشکەوت، ئێمە لە ئەشکەوتەوە دین بۆ ناو شار، واتە لای ئیماندار جێتە هێڵین ئەڕۆین بۆ لای کەسانێکی بێدین. ئەوە جیاوازی نێوان ئێمە و خوا ناسانە. ئەوە جیاوازی نێوان کەسێکە بۆ خوا بژی کەسێکیش بۆ خوا نەژی. وەڵڵای بەرا منیش حەزمە کرد ڕۆشتن بۆ ئەوروپا سونەت بووە، بەخوا دەمێکە ڕۆشت بوو سەوتارم بۆ ئێوە نەدا. وا نەزانم کە ئێمە ئەو شتانە دەڕین کاکە دەوێ منش دینداریەکەم نەقم مەسەلەوە نی، ئیشەکەت ناشەرعیە، ئیشەکەت خوا پێی خۆش نییە، لەناو موسڵمانە بژی. ڕامەکە لە شوێنێ موسڵمانی تایە 195 زیاتر بۆ شوێنێ 105 تیانە. ئەمانە گەنج بوون، ئیماندار بوون، وازیان لە کۆمەڵگایەکی کوفر و بێباوەڕی هێناتن بۆ شوێنێکی باشتر بۆی بتوان دیندارێکی خۆیان بکەن. بۆیە سبحان الله کاتێککە بۆ خوا ژیان ڕاستگۆ بوون لەگەڵ خوادا، خوای گەورە گۆڕانکاری بەسەر تەمەنی ئەوان هێنا. لە کەونا لە بوونەوەدا شتێک ڕوویدا لەو کاتەدا هاوشێوەی نەبووە، بەهۆی دوعاکانیان، بەهۆی ڕاستگۆییان، بەهۆی بانگەوازە مبارەکەکەیان خوای گەورە تەمەنی ئەوانی گۆڕی. 300 ساڵ زیاتر بەس خەوتن، خۆوان زۆر کۆن نەبوون، لەو کاتە خەڵە با 100 ساڵ بژیایە. ئەها تەماشاکەی ئینسان بۆ خوا بژی خوای گەورە هەموو شتەکانی بۆ دەگۆڕێ بە باشی. ناوێنی لە مێژوودا هێشتەوە بە نەمری بە چاکی. کەواتە ئێمە ئیماندار دەبێ ئاوا بین لە شوێنێکە دینداریەکەمان ضعیف بێ ڕائەکەین بۆ شوێنێکە دینداریەکەمان بەهێز بێ، نەک بە پێشەوانەی ئەمانەوە بکەین چونکە زەرەر دەکەین.